من ناوم جیهان ڕەسووڵە خوێندکاری زانکۆی کۆیم لە بەشی زمان و ئەدەبی کوردی. ئەمڕۆ بەشداریمان کردو لەو فیستیڤاڵە بە نانکردن. بێگومان هەمومان دەزانین کە نانکردن یەکێک بووە لە ئەو کارانەی کە ژنان هەر لە قەدیمەوە لە کوردەواریدا کردویانە. و ئەوڕۆ من نان دەکەم، ناسکە نان و کەلانە. بێگومانەوە ئیشێکە کە ژنان هەر لە کۆنەوە کردویانە و بەردەوام بووە، مەسەلەن شتێک نەبووە کە شتێکی تازە بێ و ژنان لە ناو ئێمەدا هەر لە سەرەتاوە کە هەر لە ماڵی باوکیان بوون کچان فێری نانکردن کراون و بەردەوام ئەو کارانیان کردووە. وە کەلانەیەکێک بۆ لەو خواردنە خۆشانەی کە بۆ میوانی تایبەت کراوە کە لە هەویر و پیواز دەیبرژێنن لەسەر ساجوو، کە ئەمە خواردنێکە بەردەوامی لەگەڵ دۆ و ماستا و ئەو شتانە لەسەر سفرەدانراوە و خوانی پێڕازێنراوەتەوە میوانی پێداوەت کراوە و بێگومان لەگەڵ هەموو ئەوانەشدا بەپێی ناوچە گۆڕانکاری بەسەردا هاتووە. لە هەندێک ناوچە بە دۆشاو خوراوە، لە هەندێک ناوچە تەنیا بە شەکر دەخورێت، لە هەندێک ناوچە ڕۆنی پێدا ناکرێتی بەپێی ناوچەکان گۆڕانکاری بەسەردادێ. و ئەمن وەکو خۆم لە ماڵی دایکم هەندێک مەسەلەن دەستکاری هەویر و ئەو شتانم کردو لەگەڵ دایکم، بەڵام دواتر کە چوومە ماڵی خەسووم تەواو فێری نانکردن بووم و لەگەڵ خەسووم بە بەردەوامی نان دەکەم و کەلانە دەکەم و ناسکە نان دەکەین و بێگومان نانکردنیش لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە جیاوازە. بۆ نمونە لە ناوچەی ئێمە لە لای پشدەر و بیتوێن جۆرێکی دیکەیە لەوانەیە تەنیا بە یەک کەس نانەکە بکرێت و یەک نان بخرێتە سەر سازەکە، بەڵام لە لای کۆیە و ئەو ناوچانە چەند نانێک بەسەر یەکتردا دەدەن بۆ سەرسازەکە، لەوێ پێویستیان بە چەند کەسێک دەبێ. خۆی عامەتەن نانکردن پێویستی بە دوو کەسە یەکێکیان دەکاتەوە یەکێکیان دەبرژێنێت و هەندێک جار سێ کەسیش ئەنجام دەدرێت، مەسەلەن یەکێکیان لەوانەیە نانەکە لێ بکاتەوە، بەڵام بە دوو کەس ئیدی کیفایەتەوە بەسە بۆ دوو کەس دەتوانین بە تەواوەتی نانێکی جوان ئەنجام بدەن.